ئەوە بزانن کە خۆراک شەش پێکهاتەی ضروری هەیە کە ئەبێ هەموو ئینسانێک خۆراکەکانی ئەو شەش پێکهاتەی تیاوێ. یەکەم کاربۆهیدرات، پرۆتینات، کاربۆهیدرات، چەوری، ڕێشاڵەکان، کانزاکان، ڤیتامینەکان. ئەم شەشە ضروریە ئەنجا هەرێکە بە مقداری خۆی ڕۆژانە بۆی بزانین عەلە لەقل ڕۆژانە چەند وەرەگری. ئەنجا ئەبێ بزانی ئەو خۆراکەی کە وەریەگری چەند کالۆریت وەرگرتووە. کالۆری ئەوەیە کە پێچێشێت، چۆن ئەڵێن ئەوە غرامە، ئەوە لیترە، ئەوە مەترە، ئەوە کیلۆمەترە. ئەمەش وهای وزەی گەرمیەکەی خۆتی پێچێشی، چەند وزەی گەرمی دووەرگرتووە. مۆزێکت خواردووە مەسەلەن، ئەم مۆزە و چەند وزەی گەرمی پێ داوی، یعنی ئەتوانی چۆنی سەرف بکەیتەوە، یا هەر جۆرە خواردنێکی تر. پرۆتینات یا پرۆتینەکان، پرۆتین مادەیەکی پێویستە بۆ گەشون نەشونمای سێڵەکان. هەموو ئینسانە تا 25 ساڵی گەشون نەشونمای زیاد دەکات لە باڵا هەڵچوونە. جۆری سێڵەکان گەشون نەشونمای داخل ناو ئینسانەکە. لە دوای 25 جا قەڵەوی، نەک قەڵەوی یعنی چوارشانەیی بۆ دروستە بێ. نەشونمە باڵاکەشی هەر بەردەوامە بێ، بەڵام کەمترە بێتەوە بێنجار بە حسابی لاکێشەی هەڕوە. ئەم سێڵانە هەمویان هەموو ڕۆژێک پێویستیان بە ڕادی پرۆتین هەیە کە ئەبێ وەری بگری بۆ پاراستنی، بۆ گەشە و نەشونمە، بۆ پاراستن، بۆ نوێکردنەوە. مناڵ و گەنج زیاتریان تەمان پێویستەوە لە کەسانێکە لە عمری 25 بەرەو ژوورتر بوو. پرۆتین مای دروستبوونی گەشە و بەهێزی ماسوولکە و هەموو ئەندامەکانی ناوەوەی کە تۆ لێی بێ ئاگای. پرۆتین ضروریە، بۆ نمونە بۆ خوێن ضروریە. لە خودی پرۆتین B12 مەسەلەن ضروریە کە پێوترێ B12 ڤیتامین B12. پەیوەندیەک هەیە لە نێوانی نەقڵکردنی ئۆکسجین و پرۆتین و B12کەش و هەروەها گەیاندنی هەر لە ناو خودی خوێنە. لەبەرەوە تۆ ئەگەر خواردنی گۆشتت لە خۆت گرتەوە، گۆشتی سوور یعنی هی گاو مانگا و مەڕووماڵات، ئەگەر ئەوەت لە خۆت گرتەوە تۆ سەرچاوەیەکی سەرەکی پرۆتینت لە خۆت گرتووە. بۆیە ئەبێ بزانی ئەنجا زۆر گۆشت خواردنەکەشت خاستن کە چەوری پێوەیە، ئەوە بزانت چەوریەکە سەرف نابێ، پرۆتینەکانە سەرفە بن، وزە سەرفە بێ. یەکێرە خاڵە سەرەکیانی کە ئەبێ بزانین ئەو وزەی کە وەریەگری ئەگەر شەکریش بوو وزەکە سەرفە بێتەوە، بەس کە چەوری وەرەگری چەوری لەش فڕێ ناداتەوە دەرەوە، هەر کۆیەکاتەوە. خوێ جاری وا هەیە، خوێ بە مقدارێک ئەیب نەبێ لە میزەوە ڕۆیە لە ئارەقەوە دێتە دەرێ، بەڵام سەیرە جاری وا هەیە خوێ ئەوەندە زۆرە بێ لە لەشتا زۆر سەیرە کە شوێنێک لە بنی پێتا لە پاشنەی پێتا ئەبێ بە مەخزەنی خوێیەکە. هەندێک کەس لەوانەیە لی دەرکەوێت، هەر لەوانەیە جاری وا هەیە هەندێک کەس دوای پیربوون ئەو پێستی بنی پاشنەی پێی جاری وا هەیە کڵۆیەکی ڕق شوێنێکی ڕقی ئاوای تایە، ئەگەر شارەزا بێت لای دکتۆر پرس بکە بۆی ئەدڕێ دوای ئاوا بیتەکێنە خوێی لێکەوێتە خوارد کە جەستە ئەوە خوێنی لێ کۆ کردوت. طبیعەتی جەستە وایە هەندێک شت هەیە بۆت کۆکاتوە، بۆ نمونە وزە هی شەکر کە خۆی لە هەندێک شوێنە کۆیەکاتوە بۆ دوو حاڵەت زۆر سەیرە. حاڵەتێکیانە و کاتێک کە هجوومت کراوەتە سەر و ئەتەوێت ڕاکەی ئەم جەستەیە عەقڵ یەکسەر ئەڵێ ئەو بەنزینەش سەرفکەن کە لەوێ کۆ بۆت و خێرا ئەم شەکرە خێرا بێ بە وزە بۆەوەی توانای ڕاکردنەکەت زۆرتر هەبێ یان توانای بەرگریکردنت لە خۆت هەبێ. هەروەکو چۆن شەکر کۆ بێتەوە، چەوری کۆ بێتەوە، ئەوانە کۆ بنەوە، جاری وا هەیە موادێکی تر کۆ بێتەوە پێڵەن ئەکسەدە، یعنی ئۆکسید کراوە لە لەشە، زەهرێکی دروست کردووە. زۆر سەیرە، بۆ نمونە گرتوون ڕۆشنبیری تەندروستیت باش بێ، هەندێک جەستە شوێن کە ئێمە کەڵەشاخی بۆ گرین، ئەگەر کەڵەشاخت بۆ نەگر پێویستیت بە بروکولیە. بروکولیە سە لە کوردستانیش تەبعاً هەیە، جایەکی سەوزی زۆر تۆخە، بە کاڵیژ ئەخورێ، بە هەڵمیش دۆزە گەرمەکرێ ئەکوڵێنرێ. ئەو تەسەور یعنی سەلکێک لەم هینە لەم بروکولیە زۆر لە زەهرەکانی لەشت فڕێداتە دەرەوە، لەو شوێنانەی کە کڵۆیەکی بچووکی بووەکە بێ بە سەرەتان لە نەتیجە شتێکی زۆر بچووکە یەکەم جار، بەڵام ئەمە یەکسەر ڕایەداتە دەرەوە. جاری وایە ئاوی لیمۆی، جاری وا شتێک لەم بابەتە سرکەی سێو بۆ نمونە کەوچکێک سرکەی سێو بەیانیان کە بیخۆی. بەهەرحاڵ هەموویان دێمە سەر ئەوانە ئینشاڵڵا، بەڵام ئێستا باسەکەم لەسەر باسی پرۆتینە. پرۆتین زۆر زۆر ضروریە بۆ مناڵ، بۆ لاوەکان، بۆ ئەوانە عمران لە 25 کەمترە و هەروەها تەمان بۆ خەڵکێکی تریش بۆی نوقسانیەکانت پڕ بێتەوە، بۆ ئەوان بۆ وانی کە خولخوار 25 بۆ گەشەی نەشونمایانە.